لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 185 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولما برزوا لجالوت وجنوده قالوا ربنا أفرغ علينا صبرا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. بەڵێ خۆشەویستان هەر لە درێژەی ئەو قسەیە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لەما باز دەکا ئەو چیرۆکەی بەنی ئیسرائیل لە دوای موسا عەلەیهی السەڵات وەسەلام کاتێکەوە گەورە پیاوانی بەنی ئیسرائیل دەستنە لای پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان لە دوای موسا سەڵات وسەلامی خوای گەورەیان لەسەربی پێی دەڵێن کەوە قائید و سەرکردەیەکیان لۆ دەستنیشان بکات تاوەکو لەژێر سەرکردایەتی ئەودا قیتال بکەن و لە پێناوی خوا بزەنجێن ئیتر لە دوای ئەوەی کەوا بە وەحی لەلایەن خوای گەورەوە بۆ پێغەمبەر ڕادەگەیەندرێ عەلەیهی السەڵات وەسەلام کەوا تاڵوت مەلیکە لە بۆ ئەوان وەکو مەعلومە لە ئەوانانەی کەوا لە پێش ئێستا باسمان کرد کە ئەوانش لە سەرەتادا ئاعتراز نیشاندەن پاشان پێغەمبەرەکان عەلەیهی السەڵات وەسەلام لە بۆیان ڕوون دەکاتەوە کە خوا هەڵی بژاردێ و هەروەها سیفاتی قیادە و سەرکردایەتی تێدایە و هەروەها عەلامەتێک خوای گەورە دەنێری ئەو تابوت و سندوقەیە کە هەندێک لە پاشماوە و لە میراتی موسا و هاڕوونی تێدا عەلەیهیمو السەڵات وەسەلام ئیتر لە دوای ئەوە کاتێکەوە تاڵوت لەگەڵ ئەو جەیشەی کە لەگەڵیتی بەدەردەکەون واتە لەو جێگای کەلەینە لەو شارەی کەلەینە و لەو جێگای کەلەینە دەردەچن لە بۆ ڕووبەڕووبوونەوەی جالوت لە دوای ئەوە وەکو خوای گەورە لەمان دەجێڕێتەوە کە تاڵوت عەلەیهی السەڵات وەسەلام پێیان ڕادەگەینی کە ئەوان تاقی کراینەوە بە ڕووبارێک ئیتر ئەوەی لێی بخواتەوە ئەوە تەبەڕای لێ دەکات تاڵوت عەلەیهی السەڵات وەسەلام ئەوەی لێشی نەخواتەوە ئیلا مەگەر یەک چەنگە ئاو بخواتەوە لەگەڵ ئەو دەمینێ وەکو خوای گەورە فەرمووی زۆربەی زۆریان ئاوەکان خواردەوە کەمێک مانەوە لەگەڵ تاڵوت و ئیتر تەجاوزی ئەو ڕووبارەیان کرد و لە دوای ئەوەش کاتێکەوە تەجاوزی ڕووبارەکە دەکەن ئەوانەی کەماینەوە دەڵێن ئێمە بەڕاستی ئەوڕۆ ئەو توانا و هێزەمان نییە کەوا ڕووبەڕووی جالوت و جوندیەکانی جالوت ببینەوە بەڵام کەمێک لەوان دەڵێن كم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله والله مع الصابرين چەندین کۆمەڵەی کەم خوای گەورە سوبحانەهو وتەعالا نەسرەتی پێدان لە دژی کۆمەڵ و تاقمێکی زۆر بە پشتیوانی خوای گەورە و خوای گەورەش لەگەڵ کەسانێکی سابرەوە کاتێکەوە کەسانێک لە بۆ خوا دەسوڵحێن خوای گەورە نەسرەتیان پێدا لە دوای ئەوەی ئەوان کەوا سەبر دەگن لەسەر تەکالیفی ئەو جیهادا. جا لێرەدا هەتاکو ئێرەمان باس کردبوو کاتێکەوە ڕووبەڕووی ئەو جەیشە دەبنەوە بە فعلی ئەو تاقمەکەمەی کەوا لەگەڵ تاڵوت ماینە وەکو باسمان کردەوانەکان ڕابردوو کەوا عەدەدیان ژمارەیان 319 کەس بەقەدەر ژمارەی یارانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە غەزوەی بەدر ئیتر ئەوەندە دەمینێتەوە لەگەڵ تاڵوت ڕووبەڕووی جالوت دەبنەوە. ولما برزوا لجالوت وجنوده کاتێکەوە لەگەڵ جالوت و جنودی جالوت لێک بەدیار دەکەون بەڕەزوو لە بیراز هاتیە واتە لە جێگایەکەوە جێگایەکی بەرز و بڵندە ئیتر وەلەما بەڕەزوو لجالوت وجنوده واتە وەکەوەی کەوا لە یەکتری ئاشکرا بوون و کەسێکەوە دەستە سەر جێگایەکی بڵند هەموو کەس دەیبینی ئیتر کاتێکەوە جەیشی تاڵوت لەگەڵ جەیشی جالوت لێک ئاشکرا دەبن و ڕووبەڕووی یەکتر دەبنەوە و لە یەکتر بەدیار دەکەون. لەو حاڵەتەی کاتێکەوە لە یەکتری بەدیار کەوتن لێرەدا ئەو جوندیانەی کەوا لەگەڵ تاڵوتن ئەو موسڵمانانەی کەوا لە ئیختیبارەکەیدا دەرچووینە لەگەڵ تاڵوت عەلەیهی السەڵات وەسەلام کاتێکەوە
جالوت و جنودی جالوتیان لێ بە دیار دەکەوت لێرەدا دوعا دەکەن و دەپاڕێنەوە لە خوای گەورە سبحانه وتعالى قالوا ربنا ئەی پەروەردگارمان ئەفرغ علينا صبرا ئەفرغ علينا صبرا واتە ئەو دڵەمان پڕ بکە لە سەبر ئەفرغ علينا ئەفریغ دیارە کوزانیان دەفەرمونون ئیفراغ بە معنای سەب دێ واتە ڕووکردن کاتێک کە دەڵێ ئەفرغت الئیناء إذا صببت ما فيه واتە کاتێک کە دەڵێ ئەو ئیناء ئەو پەرداخە ئەو قاپەم ئیفراغ کرد واتە صببت ما فيه واتە ئەوەی تێیدا بوو هەموون بەتاڵ کرد ئەو بە معنای ئیفراغ دێ کەواتە ئەفرغ علينا صبرا واتە ئەوەی سەبرە هەر هەمووی بخەناو دڵ و دەروونمان و یاخود دڵ و دەروونمان لە هەموو شتێک بەتاڵکە و پڕی کە لە سەبر یا رب العالمین ئەفرغ علينا صبرا کەواتە ئەفرغ علينا صبرا بە معنای داواکردنی سەبرێکی زۆرە لە خوای گەورە سبحانه وتعالى ئەفرغ علينا صبرا پێویستیان بە سەبر هەیە والله مع الصابرین تاوەکو مەعیەتی خوای گەورە بەدەست بینن پێویستیان بە سەبر هەیە سەبر لەلایەن چێوە دێ ومن يتصبر يصبره الله هەر کەسێک تەکلیفی سەبر لە خۆی بکە و داوا لە خوای گەورە بکە خوای گەورەش سەبووری پێدەبەخشی ئیتر داوا دەکەن لە خوای گەورە ئەفرغ علينا صبرا سەبرێکی زۆرمان پێ بەخشە و دڵ و دەروونمان پڕکە لە سەبر وثبت ئەقدامنا و پێیەکانمان ثابت بکە ڕاگیر بکە لەسەر سیرات المستەقیم پێیەکانمان ڕاگیر بکە لەسەر سیرات المستەقیم تاوەکو بتوانین ڕوبەڕووی کەسانێک ببینەوە کەوا دوژمنی خوان سبحانه وتعالى وثبت ئەقدامنا دیارە کاتێکەوە داوای ثەبات دەکەن وەسیلەی ڕۆیشتن پێیەکانە لێیە داوا لە خوای گەورە دەکەکەوە پێیەکانیان قایم کا لەسەر سیرات المستەقیم کاتێکەوە پێ قایم بواتە لاشە بەگشتی هەمووی قایم و ثابت دەبی ئیتر خوایە ثابتمان بکەی خوایە قایممان بکەی لەسەر ئەو سیرات المستەقیم و بە تایبەتیش لەو ڕووبەڕووبوونەوەدا نەکە هەڵبین وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين وهو نصرتمان پێ بەخشە لەسەر کەسانێک کەوا کەسانێکی کافرن وانصرنا على القوم الكافرين کەواتە لێ ئێمە دەجەنجین بەرامبەریان بەروی ئەوان کافرن ئیتر خوایە بە حکمەوەی کەوا ئەوان کافرن ئێمەش مسلمان خوایە نەسرەتمان پێ بەخشە لەسەر کەسانێکی بێباوەڕ کەواتە زۆر مهمە بەڕاستی ئینسانی مسلمان لە هەموو حاڵەتەکان پێویستە هانا بباتە لای رب العالمین داوا لە خوای گەورە بکە نەوەک لە غەیری الله سبحانه وتعالى بە تایبەتی لە کاتی ڕوبەڕووبوونەوەدا چونکە ئەوەی کەوا نەسرەتی بەدەستە تەنها الله سبحانه وتعالى ئەو زاتێک کە نەسرەتی بەدەست تەنها الله ئیتر والله ينصر والله يؤتي نصره من يشاء خوای گەورەش نەسرەتی خۆی دەداتە کەسانێک کەوا بەخۆی ویستی لەسەرە بەتەئکید ئەوانەی کە لە بۆ خوا دەسوڵحێن لە نەتیجەدا فهزموهم بإذن الله فهزموهم ئیتر خوای گەورە نەسرەتی پێبەخشین و بووە مای ئەوەی کەوا هەزیمە بە جەیشی جالوت و جوندیەکانی جالوت بینن فهزموهم ئەوانیان بە هەزیمە خست و شکستیان بەوان هینا بەڵام بە سەبەبی چی بإذن الله بإذن الله سبحانه وتعالى بإذن كوني واتخوا إذنی لەسەر بکەوە ئەو نەسرەتە بەدەست بین و شکست بە جەیشی جالوت و جنودی جالوت بینن وقتل داوود جالوتە ئیتر لە زەمنی ئەو شکستەی کەوا بەسەر ئەو جەیشەی بێباوەڕان داهات ئەوە بوو کەوا قیادەکەیان کە جالوت بوو بەدەستی داوود عليه الصلاة والسلام کوژرا وقتل داوود جالوت ئەو کاتە داوود وەکو گەنجێک بووە وەکو لە تەفسیرەکان باسی دەکا وەکو گەنجێک بووە لە جەیشی تالوت ئەو کاتە هێشتا پێغەمبەر نەبووە بەڵام هەر لەوێڕا ئەوجا دەوری داوود بە دیار دەکەوی لە ناو خەڵکی دەناسرێ کاتێکەوە ئەو قیادەی کوفر دەکوژی کەوا جالوتە وقتل داوود جالوت ئەوجا لە پاش ئەوە وآتاه الله الملك والحکمة خوای گەورە سبحانه وتعالى ئەوجا مولکی پێبەخشی و حکمەتیش پێبەخشی مولکی پێبەخشی بووە مەلیک و سەرکردە و هەروەها حکمەتیشی پێبەخشی بووە پێغەمبەر کەواتە پێغەمبەران بەعام عليهم الصلاة والسلام زیاتر تەنها پێغەمبەر بووینە بەڵام داوود و سولەیمانی کوڕی داوود خوای گەورە سبحانه وتعالى فەزڵێ لەگەڵکردن کەوا خوای گەورە هەم مولکی پێبەخشین هەم پێغەمبەرایەتیشی پێبەخشین وآتاه الله الملك والحكمة وعلمه مما يشاء وهروها ئەوەی کە خوا ویستی لەسەری بوو فێری کرد
ئەوەی کە خوا ویستی لەسەری بوو فێری کرد چەندین شتی فێر کە بەسخوا دەزانی چ عیلمێکی فێر کردیە وەکو لەوانە خوای گەورە سوبحانه وتعالى وەکو لە جێگایەکەدا دەفەرمی وعلمناه صنعة لبوس لكم لتحصنكم من بأسكم کەواتە خوای گەورە فێری کردبوو ئەو زری پۆشانی کەوا دەیان پۆشی خوای گەورە فێری کردبوو کە ئەو دروستی بکاتن ئیتر چەندین شتی دیکە وەکو خوای گەورە دەفەرمی وعلمه مما يشاء ئەوەی کە خوای مەشیئەتی لەسەر خوای گەورە فێری کرد ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض ئیتر خوای گەورە وەکو قاعیدەیەکی عام دەفەرمی ئەگەر لەبەر ئەوەی نەبی خوا سبحانه وتعالى دفع الله الناس بعضهم ببعض لەناو خەڵکی خوای گەورە کەسانێک بە کەسانێک لەناو دەبا کەسانێکی ظالم خوای گەورە بە کەسانێکی دیکە لەناو دەبا کەسانێکی ظالم بە کەسانێکی دیکە لەناو دەبا ئەگەر وانەکە خوای گەورە سبحانه وتعالى ئەگەر کەسانێکی ظالم بە کەسانێکی دیکە لەناو نەبا لەفەسەدەت الأرض ئەوە ئەو زەویە هەمووی فاسد دەبی لە نەتیجەی زوڵمی ظالمان و کوفری کافران ئەگەر خوای گەورە ئەو ظالم و بێباوەڕانە بەدەستی کەسانێکی دیکە لەناو نەبا ئەوە زەوی یەک پارچە دەبیتە فەساد لفسدت الأرض وكخواي يقول لسورة الحج دفرمي ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدم الصوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله كثيرا ئەگەر خوای گەورە کەسانێک بە کەسانێک لەناو نەبا ئەوەی جێگای عیبادەتە ئەو جا وەکو دەفەرمی سەوامع و بیع و ئەوانە وەکو خوای گەورە سوبحانه وتعالى باس دەکەن مفەسرین دەڵێن واتە جێگای عیبادەتی جوولەکە و دیان و هەموو ئەو جێگانی کە جێگای عیبادەت لە ضمنی وانە مەساجد کەوە يذكر فيها اسم الله كثيرا کەوا تەنها ناوی خوای گەورە تێدا دەنێرێ ئەگەر بێت و خوای گەورە کەسانێک بە کەسانێکی دیکە لەناو نەبا ئەوەی جێگای عیبادەتە هەر هەمووی تێک دەدرێ هەمووی تێک دەدرێ و کاول دەکرێ بەڵام ئەوە خوایە لێ ناگەڕێ زاڵمەکان بگەنە ئەو حەدەی کەوا هەموو جێگایەک و لە ضمنی ئەوانە جێگای عیبادەتیش کاول بکەن ئیتر ولكن الله ذو فضل على العالمين ئیتر الله سبحانه وتعالى وەناکاکەوە کەسانکی ظالم و بێباوەڕ هەندە دەستیان بڕوە بە یەک پارچەیی زەوی فاسد بکەن ئیتر خوای گەورە بە کەسانێک ئەوان لەناو دەبا لەبەرەوەی خوا سبحانه وتعالى ذو فضل على العالمين خوای گەورە خاوەن فەزلە خاوەن چاکە و نیاز و نیعمەتی زۆرە لەسەر هەموو خەڵکی لەسەر مسلمان و کافران ئەگەر بێت و کافر و بێباوەڕ و ظالم باڵا دەستبی هەتا کۆتایی ئەو زەویە یەک پارچە دەبیتە فەساد بەڵام خوای گەورە سوبحانه وتعالى کە کەسانێک بەدەستی کەسانش کە لەناو دەبا ئەوە فەزلێکە لەسەر مسلمان و کافر کەواتە نصرەتی مسلمانان لەسەر کافران فەزلە لەسەر کافرانیش لە بۆ ئەوانیش باشتر لەو دنیا و قیامەتیان باشترەکەوە هەتایە ظالم و کافر نابی باڵا دەستبی ئیتر فەزلی خوای گەورە لە دنیا لەسەر مسلمان و کافرە بەڵام لە قیامەتدا بەتایبەت لە بۆ ئیماندارانە ولكن الله ذو فضل على العالمين أولا دنيا بلام لقيامت تنهى لبو إيمان دارانا تلك آيات الله نتلوها عليك بالحق أو آتكان إخوايا سبحانه وتعالى يا رسول الله نتلوها عليك بالحق لابد باز دكين بحق وتمت كلمة ربك صدقا وعدلا وكل سورة الأنعام دادا فرميتن كواتا كلمات خواي جورا آتكان خواي جورا صدق وعدلا واتا أوي كوالت سيروك خواي جورا باسي دكاتا للقرآن فيروس هموي صدقة هموي أو بري راستية أوي أحكام خواي جورا باسي دكاتا هموي أو بري عدالته ئیتر ئەوە ئاتەکانی خۆمان خۆی گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم یا رسول الله ئاتەکانی خۆمان لۆت باز دەکەین ئايات الله ئاتەکانی الله سبحانه وتعالى لۆت باز دەکەین نتلوها عليك بە چ شێوەیەک بە حەق بە صدق و بە عەدل وإنك لمن المرسلين بالتأكيد بەبێ گومان ئەتوو لە کەسانێکی لە ڕیزی پێغەمبەرانی یا محەممەد صلى الله عليه وسلم لمن المرسلين کەواتە یەک لە علامەتەکان و یەک لە ئیشارەتەکان یەک لە بەڵگەکان لەسەر پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێڕانەوەی ئەو قسانەیە کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیدیتیە و معاسەرەی نەکردیە و لە بۆشیان نەجێڕایتەوە بەڵام بەو وردەکاریەکەوە خوای گەورە باسی دەکات بەڵگەیە لەسەرەوەیکەوە وحيا للان الله سبحانه وتعالى كاتك ولا بيغمبر دجيرتو صلى الله عليه وسلم كوا بلغي لسر بيغمبراتي بيغمبر صلى الله عليه وسلم واو بري بندو اموجغاري تيدا لبويو لبو امتكشي كبالتاكيد كسيك بيري ليبكاتوا
چەندین پند و ئامۆژگاری لێ وەردەگریتن کە بەو شێوەش لێردا ئەو قسەیە تەواو دەبی، ئەو چیرۆکە لە چیرۆکانی بەنی ئیسرائیل تەواو دەبی و هەروها بەو شێوەش لێرەدا جوزئی دووەمیش لە قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلبەقەرە تەواو دەبیتن. ئیتر بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێینە خزمەت سەرەتای جوزئی سەیەم. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.